لقی هەواڵگری سەربازی ئیسرائیل ئەمان لە راپۆرتی خەمڵاندنی ساڵی 2020 خۆیدا کۆماری تورکیای خستۆتە لیستی ئەو ڕێکخراو وڵاتانەی کە هەڕەشە لە ئاسایشی نەتەوەیی ئەو قەوارەیە دەکەن، بەڵام ئەوەشی بەدوور زانیوە کە ڕوبەڕووبوونەوەی سەربازی لە نێوان هەردوو وڵات ڕووبدات. گەرچی تورکیا لە یەکەمین وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست دەژمێردێت کە پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ قەوارەی زایۆنیدا گرێداوە و تەنانەت ئەو وڵاتە وەکو پردی پەڕینەوەی دەستگا هەواڵگیریەکانی ئەو قەوارەیە بووە بۆ ئۆپراسیۆنەکانی. بەڵام لە دوای سەرکەوتنی ئاکپارتی و گۆڕانی سیاسەتی ئەنکەرە بەرامبەر بە کێشەی فەڵەستین، پەیوەندیەکانی هەردوو لە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاڵۆزتر و خراپتر بوون. بە تایبەتی لە دوای جەنگی 2008 لە دژی غەزە پەیوەندیەکان گەیشتنە سنووری پچڕان، بە تایبەتیش لە دوای هێرشی کۆماندۆزی ئیسرائیلی بۆ سەر کەشتی ئازادی مافی مەرمەڕە کە لە ئایاری 2010دا بۆ شکاندنی گەمارۆی کەرتی غەزە بەڕێوە بوون کە تیایدا 10 چالاکوانی تورک کوژران. پەیوەندیەکان بە تەواوی تێکچوون. ئەوە یەکەم جارە کە دەستگای هەواڵگری سەربازی قەوارەی زایۆنی تورکیا دەخاتە سەر لیستی ئەو وڵاتانەی هەڕەشەن بۆ ئاسایشی نەتەوەیی. ئەمان ئەوە بۆ ئەوە دەگێڕێتەوە کە تورکیا کردە دژمنکاریەکانی بەرامبەر قەوارەکەی زیاتر بوون، بە تایبەتی لە خۆرهەڵاتی دەریای ناوەڕاستدا و دوای دیاریکردنی سنووری ئاوی نێوان تورکیا و لیبیا کە مەترسیە بۆ سەر ئەو بۆڕیە گازە سروشتیەی کە ئیسرائیل دەیەوێت بەرەو ئەوروپای ڕابکێشێت. راپۆرتەکە دەڵێت سیاسەتەکانی ئەردۆغان کە پارتە ئیسلامیەکەی هاوپەیمانە لەگەڵ کۆمەڵی ئیخوان موسلیمین لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لە پشتی دڵەڕاوکەی ئیسرائیلەوەیە کە تورکیای کردووەتە گەورەترین مەترسی ناوچەیی و پێویستە چاودێری جوڵانەوە و سیاسەتەکانی بکرێت. راپۆرتەکە ئاماژەی بەوە داوە کە تورکیا لە ناو فەڵەستینی مێژوویشدا کاری زۆری کردووە و قەوارەکەی نیگەران کردووە. لەوانەش دارایی زۆری تەرخان کردووە بۆ دەیان ڕێکخراوی فەڵەستینی بۆ بانخوازی و پاراستنی شوێنە پیرۆزەکان و نۆژەنکردنەوەی شوێنەوارەکان، بە تایبەتی ئەوانەی لە سەردەمی ئیمپراتۆرێتی عوسمانیدا دروست کراون، وەکو مزگەوتی گەورەی بئر السەبع و بارگای حاکمی عوسمانی لە یافا. دواتر ئاماژە بەکارێکی تری تورکیا دەکات کە بەکردەوە هەموو بانگەشەکانی خاوەندارێتی زەوی لەلایەن زایۆنیستەکانەوە بەدرۆ دەخاتەوە. ئەویش پێدانی کۆپیەکی ئەرشیفی دەوڵەتی عوسمانیە کە بە هەموو بەڵگە فەلەستینەکانی تێدا تۆمار کراوە و بە شێوەی یاسایی ڕێگری دەکات لە داگیرکردنی زەویە فەلەستینەکان. بە تایبەتی حکوومەتی ناتانیاهۆ هەوڵێکی جدی دەدات بۆ سڕینەوەی فەلەستینەکان. بەڕێوەبەری پەیمانگای ئیسرائیلی میتفیمی پسپۆر لە سیاسەتی دەرەوەی قەوارەی زایۆنی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئاماژە بە ڕێکەوتنی میسر و ئیسرائیل و یۆنان و قوبرسی یۆنانی دەکات کە تورکیای تووڕە کردووە، ئەویش بە دیاریکردنی سنووری نێوان خۆی و لیبیا بەکردەوە هێڵێکی لەمپەری لە نێوان ئەو قەوارەی و ئەوروپا و ئەمریکا دروست کردووە کە لە داهاتوودا لە 90 بازرگانی ئەو قەوارەیە بەناو سنووری ئاوی تورکیادا گوزەر دەکات و ئەو وڵاتە دەتوانێت کێشە بۆ بازرگانی قەوارەی زایۆنی دروست بکات. بۆیە سەرەڕای دژوارەکانی دیبلۆماسی نێوانیان حکوومەتی تەلەبیب دەرگاکانی لەگەڵ ئەنکەرەدا بە کراوەیی هێشتووەتەوە. Önümüzdeki günlerde darbeci Hafter'le ülkenin meşru yönetimi arasında yapılacak tercihleri